نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان بەشمەینەتی نابێ ئەبەد ژینمان پڕکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجدەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان کۆڵیشانمان ناڕوخێنێ وەرەی بەرز و مافی ڕوونمان ئەو دەمەی دەمانەوێ ڕووکەینە و شەقامەکان ڕۆژێگارێک هەمردن شانازی و کۆڵنەدان بۆ تەڕەمتی سووری خیاوان و شوێنەکان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان تونوتیژی لە دژی ژنان دیاردەیەکی جیهانیە تایبەت بە ڕۆژی 25 نوامبر لە نووسینی بەڕێز سەعید ئەمانی. 25 نوامبری ساڵی 1960 لە بەشی باکووری کۆماری دومینیکان تەرمی سێ خۆشک بەناوەکانی پاتریا، مینۆرۆڤا، ماترێزا، میرابل لە پاڵ زۆنگاوێکدا دۆزرانەوە. ئەم سێ خۆشکە کە خەباتکارانێکی چالاک بوون لە دژی دیکتاتۆری ڕافایل تراخیلۆ حکوومەتی ژێر پشتیوانی دەوڵەتی ئەمریکا دوای دەستدرێژی کنانەسەر و ئەشکەنجەدرانێکی زۆر بەدەستی جنایەتکارانی ئەم حکوومەتە بە شێوەیەکی دزێ و دڕەندانە کوژران. هەرچی حکوومەت دەیەویست کوژرانی ئەمان وەک ڕووداوێکی شۆفێری پیشاندات، بەڵام زۆر زوو جۆری دەستدرێژیە جنسیەکە و پاشان کوشتنیان بووە هۆی ڕسواییەکی ئاشکرای حکوومەت. خۆشکانی میرابلیش وەک سەمبول و هێمای خەبات لە ڕێگەی ئازادی نازناوی پەپولە لە بیر نەکراوەکانیان پێدرا. ئەشکەنجە و تونوتیژی ئەنجامدرا و بەرامبەر بەم سێ خوشکە و ڕۆڵێکە لە خەبات لە دژی دیکتاتۆری حکوومەتی تراخیلۆ گیڕابوویان بوو بەهۆی ئەوەی کە لە یەکەم کۆبوونەوەی ڕێکخراوی ژنانی ئەمریکای لاتین و دوورگەکانی دەریای کارایبدا لە بۆگاتای کۆلۆمبیا لە ساڵی 1981 ژنان ڕۆژی 25 نوامبر وەک ڕۆژی جیهانی خەبات لە دژی تونوتیژی ڕابگەنن. ژنان لەم کۆبوونەوەیەدا نەک هەر تونوتیژی لەسەر بنەمای جنسیەتیان محکوم کرد، بەڵکو هەموو جۆرە تونوتیژێک لە دژی ژنان هەر لە کوشتن و دەستدرێژیکردنە سەر لەلایەن حکوومەتەکان و زیندانەوە گرتوویەتی هەتا تونوتیژی دەرونی و فیزیکی لە بنەماڵەدا و ئازار و ئەزیەتدان و
هەڵاواردن لە شوێنی کار و کۆمەڵگەشیان محکوم کرد. توندوتیژی لەسەر ژنان دیاردەیەکی جیهانیە. لە پێشکەوتووترین کۆمەڵگەکانی سەرمایەداریەوە تا دواکەوتووترین کۆمەڵگەکان، ژنان لەگەڵ سیمای دزێوی ئەم توندوتیژیانەدا بەرەڕوون. ئەمەش واوەتر لە سنووری جۆغرافی و فەرهەنگیەکاندا بەڕێوە دەچێت و لە هەموو جێگایەک لە ماڵەوە تا قوتابخانە، لە شوێنی کارەوە تا کەمپەکانی پەنابەری، واتە هەم لە مەیدانی گشتی و هەم لە بواری خصوصیدا دەبینێت. لە عینی حاڵدا توندوتیژی لەسەر ژنان دیاردێکی گەلێک پانوبەرینە. دەستدرێژی بۆ سەر ژنان، لەشفرۆشی، هاوسەرگێری بە زۆرەملێ، دەستدرێژی مەحرەمەکان، لێدان و ئازاردان، هاوسەرگیری منداڵان، پۆرنۆگرافی، ئەسیدپاشی، دووگیانبوونی ئەجباری، ئەزیەت و ئازاری جنسی و کەلامی، قەتڵی ناموسی و هیتر، دەرخەری جۆراوجۆربوون و بەرینبوونی ئەم دیاردەیەیە. دیارەکە نایەکسانی چینایەتی و نایەکسانی ڕەگەزی بابەتێکی سروشتی نین. لە هەردووی ئەم نابەرابەریانەدا هەموو ئامرازەکانی کۆمەڵگە لە دەوڵەت، یاسا، سۆنەت، مەزهەب، فەرهەنگ و بنەماڵەوە بە حەرەکەت دەکەون تا ئەم نایەکسانیە وەک بابەتێکی سروشتی دەرکەون. لەگەڵ ئەمانەشدا نابێ لەبیر بکرێت کە لە پەیڕەوکراوانی ئەم توندوتیژیانەدا بەتایبەت دەوڵەت ئاڵقەی ناوەندی پێکدێنێت. دەوڵەت لە ڕێگای پاراستنی موناسباتی چینایەتی، پاراستنی پەیوەندی و سونەتە پیاوسالارەکان و دیسان بەرهەمهێنانەوە و پتەوکردنی هەموو ئەم موناسبات و پەیوەندیانە توندوتیژی لە دژی ژنان و پاراستنی ژێردەستەی ئەوان نیهادینە دەکات. ئەگەرچی بەهۆی خەباتی بێوچانی ژنانەوە و بەتایبەت لە کۆمەڵگا پێشکەوتوەکاندا دەوڵەتەکان ناچار بوون کە کۆمەڵێک یاسا بۆ بەرتەسکردنەوەی توندوتیژی لە دژی ژنان پەسەندکەن، لەگەڵ ئەوەشدا لەوەیەوە کە دەوڵەت ئۆرگانی پارێزەری مناسباتی نایەکسانی چینایەتی، ئۆرگانی پاراستن و پچەوکردنی مالکیەتی خصوصیە و لەوەیەوە کە ژنان وەک کاڵا بەردەوام دەبنە قوربانی ئەم مناسباتە، لەبەر ئەوە سڕینەوەی بە تەواوەتی توندوتیژی پێویستی بە کۆمەڵگایەک هەیە کە تیادا جیاوازە چینایەتیەکان و پەیوەندی سەرچاوەگرتوو لەم جیاوازانەی لەبین ببردرێت. ئێستاش شارێکتان هەر لە نووسینی هاوڕێ سعید ئەمانی بۆوە خوێنمەوە بە ناوی ژوان. تا ئەسمانی ئەفغانستانی بیری تۆ بە وردەداوی بۆچوونی بڕواکی کۆن تەنرابێ، تا کابۆلی خۆشەویستیت تاڵیبانی ترسێکی تۆخ دەوریدا بێ، ئەفسانەیە چاوەڕوانی هەڵفڕین و هاتنە ژوانت. تا بروسکەی پەنجەکانمان یەک بکەوێ و هەوری تاوانێکدا بکە، تا توماری خۆشەویستی بە ماچ مۆرکەین، سێدارەیەک هەڵخراوە کە لە سێپانی مێژومان قەتڵگای عەشقی ناکامە و جەستەی هەزاران سیامەندی بەسینەوە هەڵوەستراوە.